خوێنەوانی ئازاد دەکرێن بە پێشنیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە گرتوخانەکان. بڕیارەکەش دەتوانن بڵین متتەفیقە یاخود کۆکە لەگەڵ ئەو بنەمایی کە لە ئەساسەوە ئەوان پێی سزادراون. دەستدرێژیکردنی سەر ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەت بە چەند کەسێک وێنەگرتنی بڵاوکردنەوەی وێنەکانی دەبێت سزاکەی چۆن بێت. کاتێک چاومان بە هاوسەری و قوربانیە کەوت وتی دوو کەس بوونەیەکێکیان دەستدرێژی کردووە و یەکێکی دیکەش ڤیدیۆی تاوانەکەی گرتووە. من بژاردیلان لە کوردستان بشار لەگەڵتانم لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزاتان پێڕادەگەن. هیوادارم پابەندی ڕێنمایەکانی لزنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بن. تیمی پرۆگرامی ئەمجارشمان پێک هاتووە لە بەڕێزان دکتۆر ئەحمەد میران پسپۆڕی یاسای تاوان، سەرۆکی ڕێکخراوی لە کۆلەر بۆ سەروەری یاسا و هەروەها کاک ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی دەرونی لەگەڵ پارێزەری ڕاوێژکار غازی حەمید زەنگەنە. بەخێر بن. پێشەوەی بچین سەر کەیسی یەکەم بە ئەو راپۆرتە بە یەکەوە بین ئینجا گفتووە لەسەر دەکەین. فەرمووی. ئازادکردنی مەرجدار لەگەڵ ئازادکرانی ڕاگیرا و بەندکراوان بە لێبوردنی گشتی یان تایبەت جیاوازە، چونکە لێبوردنی گشتی دەبێت لە ڕێگەی یاسای تایبەتەوە جێبەجێ بکرێت و لێبوردنی تایبەتیش پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان دەری بکات. هەرچی ئازادکردنی بەمەرجە بریتیە لە ئازادکردنی تاوانباری دادگای کراو بەر لە تەواوکردنی ماوەی بەندکردنەکەی. لەگەڵ سەرهەڵدانی پەتای کۆرۆنا ئەگەرچی گرتوخانەکان ڕۆژانە بە ڕێکاری تەندروستی تند و تۆڵدا تێدەپەڕن، بەڵام بەهۆی زۆری ڕێژەی سزادرا و ڕاگیراوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ئاسانکردنی باری چاکسازیەکان لەم کاتە ناسکەدا پێشنیازێکی بۆ ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان کرد و دەسەڵاتی دادوەریش بۆ مەبەستە لیژنەیەکی فراوانی بۆ چۆنێتی جێبەجێکردنی گیراوان بە سیستمی ئازادکردنی بە مەرج پێکێنا کە لە نوێنەرانی وەزارەتی داد لە سەرۆکایەتی داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لە بەڕێوەبەرایەتی چاکسازیەکان پێکات بوو. لەبارەی گرنگی بڕیاری ئازادکردنی بە مەرج لەم کات و سادەدا پسپۆڕێکی یاسایی بەم شێوازە هەڵسەنگاندنێکی کردووە. خۆی ئیفرادی شەرتی ناوەکەی بەخۆیەوەیە کەوا بەمەرج ئەو کەسەی دوای ئەوەی کەوا مدەیەکی زەمەنی لە دوای ئەوەی کەوا حکمی لەسەر دەدرێ و لە کاتی جێبەجێکردنی حکومەکەدا سێ لەسەر چواری ماوەی حکومەکەی کە ئێمە لە قانونی عقوبات پێی دەڵێن العقوبات السالبة للحرية تەواو دەکا ئەو کەسە بۆی هەیە کەوا داواکاریەک پێشکەش بکات بۆ ئەوەی کەوا بەمەرج بێتە دەرەوە لە سزنەکە و ئەو ماوەی کەوا ماویەتی بۆی بە وەقف تەنفیذ اعتبار بکرێت. ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت جیاوازیەکەی ئەوەیە کە ئیفراز شەرتیەکی جەماعیە بۆ هۆی ڕەچاوکردنی ئەو بارودۆخە. لەبەر ئەوەی ئێمە ئێستا دەزانین کەوا ئەو پەتایە لە هەموو جیهاندا بڵاو بێتەوە و هەرێمی کوردستانیش بەشێکی دانەبراوە لەو نەخۆشیە بۆ پارێزگاریکردنی سەلامەتی ئەو کەسانێکەوە حکم دراینە و لە حکومەکانی خۆیان لە ناو سزنەکان بەسەر دەبن بۆ پارێزگاریکردنی سەلامەتی ئەوان ئەو بڕیارە دەرکرا. بڕیارەکەش دەتوانن بڵین متتەفیقە یاخود کۆکە لەگەڵ ئەو بنەمایی کە لە ئەساسەوە ئەوان پێی سزادراون، چونکە سزادان بۆ ئەوە نییەکەوە ئەو کەسە تەنها تۆڵی لێ بسەندرێتەوە، ئەوانش هەر ڕۆڵەی ئەو وڵاتن، کوڕی ئەو وڵاتەنە، کس و کوڕی ئەو وڵاتەنە، ئەوانش پێویستیان بەوەی هەیەکەوە دوای ئەوەی کەوە ڕەوشتێکی بەرز پیشان دەدەن کەواتە سوودیان لە سزنەکە وەرگرتیا واتە چاکساز بوون بە حکمی ئەوەی کەوا ئێستا حالیان خەڵکەکی زۆر لە گرتوخانەکانە. ئەو گرتوخانانە حتمما مەساریفیان پێویستە، ئەوانە خواردنیان پێویستە، ڕێعایەت طبیان پێویستە بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین ئەوانە هەم
وەکو تەشجیعکردنێک وەکو هاندانێک بۆ ئەوەی کەوا ئەوانە چاکساز بن ئەو بڕیارە دەرکرا لەلایەن حکوومەتی هەرێمەوە و هەروەها نەوع تەعاتوفێکیشە لەگەڵ کەسوکاریان بۆیە بە تەسەووری من ئەو بڕیارە جیاوازیەکەی لەگەڵ طبعاً وەکو ینی خاڵە گرنگەکەی ئفراسشەرتی ئەوەیە کەوا تەدەخولی تەشریعی ناوێ واتە نە پێویستی بەوەی هەیە کەوا سەرۆکی هەرێم تەدەخل بکە و نە پێویستیشی بەوەی هەیە کە قانونێک لە پەرلەمان دەربچی وەکو عەفوی عام و عەفوی خاص بەڵکو بڕیارێکی قەزائیە بە هاوبەشی لە نێوان دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی دادوەری. تەنیا حکوومەتی هەرێمی کوردستان نییە کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بڕیارێکی لەم جۆرەی بۆ کەمکردنەوەی ڕێژەی بەندکراوان لە گرتوخانەکان دەرکردووە بەڵکو ژمارەیەک وڵاتی جیهان و خۆرهەڵاتی ناوەڕاستیش بڕیاری لەو شێوەیان داوە. لێرەدا تیشک دەخینە سەر چەند وڵاتێک. لە ئێران 85,000 بەندکرا و بڕیاری ئازادکردنیان بۆ دەرچووە. لە ئەمریکا، ئیتالیا، بەحرەین بە هەزاران و سەدان کەس بە مەرج ئازاد کراون. لە سووریا لێبوردنی گشتی بۆ بەندکراوان دەرچووە. لە سوودان زیاتر لە 4,000 کەس بڕیاری ئازادکردنیان بۆ دەرچووە. لە ئوردن نزیکەی 1500 کەسی ئازاد کردووە. لە بەریتانیا نزیکەی 4,000 بەندکرا و ئازاد کراون. لە مەغریب زیاتر لە 5,500 کەس بەر بڕیاری لێبوردن کەوتون. لە نەرویج زیاتر لە 200 بەندکرا و ئازاد کراون. لە عێراق بڕیاری ئازادکردن بۆ نزیکەی 1000 ڕاگیرا و سزادرا و دەرچوو. لە هەرێمی کوردستانیش میکانیزم و ڕێکارەکانی ئازادکردنی بە مەرجی ڕاگیراوان و بەندکراوان جێبەجێ دەکرێت و لەبەرەوەی ئەم ڕێکارانە بۆ ڕێگریکردنە لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە زیندانیەکان پێویستە لەسەر کارگێڕی چاکسازیەکان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ناوخۆ ڕێگە و شوێنی زیندانی و ڕاگیراوانی دیکە کە بەر ئازادکردنی بەدەستەبەر و ئازادکرانی بەمەرج نەکەوتون زۆر باشتر و چاکتر بکات و مەرج و ڕێنمایە تەندروستەکانیان بۆ ڕەچاو بکرێت کە ڕێگر بێت لە توشبوون و بڵاوبوونەوەی ئەو پەتایە لە نێو زیندانیان و ڕاگیراوان. دکتۆر ئەو پێشنیارەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دۆزینەوەی میکانیزمێک بۆ ئازادکردنی ڕاگیراوان لەگەڵ حکوم کراوان جیاوازی چیە لەگەڵ لێبوردنی گشتی؟ پێشەکی زۆر سپاس بۆ ئێوە بۆ خێراتن میوانە بە ڕێزەکانیش. طبعاً ئەو پێشنیازەی کە ئەنجومەنی وەزیران لە بۆ ئەنجومەنی دادوەری کردیە جێخۆی بوو لەبەرەوەی پێشتر دەستخۆشی دەکرێت لەو پێشنیازە لەبەرەوەی پێشتر خەڵک باسی ئەوەی دەکرد بەخۆی ئەو زۆربوونی بەندکراوان و هەروە ڕاگیراوان لە گرتوخانەکان و بەهۆی ئەو پەتایە و بڵاوبوونەوەی بیر لەوەی کراوەکە ئەگەر بکرێتن یعنی چاوێک بەو بڕیارانەی ڕاگیراوان دابخشێندرێتەوە بیر لە لێبوردنی گشتی و بیر لە لێبوردنی تایبەت کراوە بەڵام وا دیار بوو کە ئەو دوو پرۆسەیە ئەو دوو ڕێکارە کە مافێکی پارێزراوە بۆ سوڵتەی تەشریعی کە پەرلەمان کە لێبوردنی گشتی دەربکات و هەروەها مافێکی پارێزراوە بۆ سەرۆکی هەرێم بەپێی یاسای ژمارە 2005 سەرۆکایەتی هەرێم کە لێبوردنی تایبەت دەربکات بەڵام ئەو پرۆسێ و ئەو ڕێکارە لەگەر ڕێکارێکی بەپەلە ینی هەندێک وەختی دەوێت کاتی دەوێت خۆشببختانە ینی ئەو پێشنیازە لە بۆ ئەنجومەنی دادوەری کرا کە بیر لە ڕێکاری تر کە لە دەسەڵاتی دادوەری و دادگاکان بیتن ینی بیری لێ بکرێتەوە ئەو ڕێکارش بەڕاستی مەسلەی ئیفرادی شەرتی بەردان بە مەرج یەک لەو ڕێکارە گرنگانەیە کە پرینسیپێکی زۆر مهمە لە ناو مەرجەکە چۆنە دکتۆر؟ بەڵێ چ جۆرە مەرجەکە؟ طبعا مەرجەکە ئەوەیە کە بۆ نمونە دەبێت ئەو کەسێ ینی تەنها ئەو تاوە ئەو سزایانە دەگرێتەوە کە پێدەڵێت العقوبات السالبة للحرية واتە ئەو سزنانیان ئەو بەندکراوانە ئەو سزادراوانە دەگرێتەوە کە سزاکانیان سالبة للحرية ئازادیەکانیان ینی سنووردار کراوە يعني طبعا ئەو کەسانی کە سزادراون بە ئیعدام ینی بە لە سێدارەدا نایگرێتەوە غەڕامە ناگرێتەوە
تەنها دەبێ عقوبەتی سالی بە للحریە ئەو کەسە سزادرا بێت دەیگرێتەوە. ئێستا بۆ نمونە ئەوەی ئیتاڵیم خوێندەوە ئەوانش لێبوورنیان دابوو بۆ نمونە تاجری مخدرات ناگرێتەوە، قاتل ناگرێتەوە، تەرۆریست ینی ئەوەی ئیرهابی ناگرێتەوە، حتا چیتر بوو تەزویری پارە و ئەو شتانە ئەوانە ناگرێتەوە، بەڵام ئافرەت دەگرێتەوە حتا ئەگەر منداڵی هەبێ ئەگەسکی هەبێن ناو سزن یانیش منداڵەکانی لە دەرەوە بن ئەو دەیگرێتەوە. خۆی ئێمە چۆن بوو ئەگەر بگەڕێنەوە ینی مادەکانی ئیفرادی شەرتی بەردانی بەمەرز لە یاسای بنچینەی سزاکانی عێراقی لە مادە 31ەوە 331ەوە هەتا 337 باسی ئیفرادی شەرتی کردیە بۆ حسن سلوک لە ژێر ناونیشانی حسنی سلوک و سلوکی ینی سزادراوان. فقرە دالی مادە 331 باس لەو تاوانانە دەکاتن کە ئیفرادی شەرتی نەیانگرێتەوە. باشە دکتۆر کابراایك باڵێن لە تەوقیفە دوومانگ چۆن دەزانەوە سلوکی باشە بە دوومانگ دەتوان قەرار بدەن؟ ئێمە باسی تەوقیف ناکەین ڕاجیراوان ئەمە باسی ئەو کەسانێکی کە سزادراوە نەک ڕاجیراوان مەوقوفی نامەحکومین. ئەوجا لەو فەقەڕەی دال چەند بڕگەیەکی تێداهەیە ئەو کەسانە نەیانگرێتەوە بۆ نمونە ئەو کەسانەی کە تاوانێک ئەنجام دەدەن دژی ئاسایشی نیشتیمانی ئەو کەسانە نەیانگرێتەوە، ئەو کەسانەی کە جەرائیم ماسەبی ئەخلاق و ئادابی عامە بۆ نمونە اغتصاب بۆ نمونە لیوات بۆ نمونە دەستدرێژی سێکسی کردنە سەر ئەو کەسانەی کە تا دەرەجەی سێ لە یەکتر نزیکن ئەوانە نەیانگرێتەوە. هەروەها تومەتباری عائد یعنی ئەو تومەتبارێک کە دووبارە بەرعەفو کەوتووە دووبارە دەگەڕێتەوە ئەوە نایانگرێتەوە یان ئەو کەسانێک کە بە ئیفرادی شەرتی بەربوون بەڵام دواتر ئیفرادی شەرتی نەیانگرێتەوە جارێکی تر و هەروەها دزی جۆرێک لە دزی و هەروەها اختیلاسکردنی یعنی بردننی سامانی وڵات دەوڵەت ئەوانە مەجموعەک تاوانن لە فەقەرە دالی مادە 331 ئاماژەی پێکردوون کە ئەوانە یعنی ئیفرادی شەرتی بەردانی بەمەرز نەیانگرێتەوە. ینی ئیشێکی جوین لەسەر کراوە زۆر بە وردی ئیشێکی زۆر باشە و دەستخۆشی لە ئەنجومەنی دادوەری دەکرێت بەڕاستی ڕێکارێکی بەپەلە و چاک بوو و ئەو زروفە چووکە ئیفرادی شەرتی و هەروەها بەردان بە دەستەبەری هەردووچیان لە سەلاحیەتی دادگاکان و دادوەرە بەڕێزەکانە بۆی ئیشێکی چاچی لەسەرکراوەکان خۆش دەگەڕم وڵات دکتۆر جەنابی پارێزەر ڕۆڵی داواکاری گشتی چیە لەم پرۆسەیە؟ بەڵێ هەروکو جەنابی دکتۆر فەرمووی لە مادەکانی 331 و 332 بە بڕگەکانیەوە بە تەفاسیل باسی مەرجەکانی و ئەو کەسانی کە ئەم ئیفراد شەرتیە بەربوون بە مەرجا و ئیستثنایەکان کراوە لە هەمان کاتە باسی ئەوە کراوە شکلیات و یان ئیجراعاتی چۆنێتی دەستپێکردن و تاوەکو کۆتایی پێهاتن و غەلقبوونی ئەوراقەکە و حساببوونی تاوانەکە سزایەکە لەسەر سزادراوە. بۆ نمونە کە دوای ئەوەی عادەتەن یەکێک لە مەرجەکانی هەیە دەڵێت دەبێ 3 لەسەر 4 سزایەکەی بەسەر بردەبێ ئەوجا کاتی ئەوە دێ دەست بە هەنگاوی یەکەم بکرێ ئەو بۆ کەسێک ئەگەر 18 ساڵی تاوا کرد ژێر 18 ئەبێ 2 لەسەر 3 حکومەکەی تاوا کرد بێ. بۆ نمونە ئەگەر وەریگرین بۆ ڕگەزی بەڵێ مێ و نێر هەمان شتە جیاوازی نەکراوە لە یاسا ئەگەر سزادراوێک کە تەمەنی خوار 18 ساڵ بێ سزادرابێت بە 9 مانگ پێویستە 6 مانگی بەسەر بردبێت لە چاکسازیەکان پاشان لەلایەن وەلی ئەمری یاخود بریکاری وەلی ئەمری کەسێکی ڕێگە پێدراوە بە شێوەیەکی یاسایی تەڵەب تەقدیمی محکەمە دەکات. ئەو محکەمەی کە بەڕێوەبەرایەتی چاکسازیەکە دەکەوێتە سنووری ئەوە بە پێی اختصاص لەوێ دادگا یەکسەر بڕیار نادا. طبعا دوای تەڵەبەکە دوای تەقدیمکردنی ئەو داواکاریە دادگا دوو حاڵەتی لە پێش یانەوەتا قبولی بکە یانەوەتا ڕەفزی بکە. بۆ قبولەکە داوای ڕوونکردنەوە داوای ڕای ئیداری سزنەکە دەکات لە هەمان کات تەقریری داواکاری گشتی. ئەگەر ئیدارەی چاکسازیەکە داواکاری گشتی بەڵێ داواکاری گشتی ڕۆڵێکی گەورەی هەیە ئەگەر ئەوانیش تەئیدی ئیداری سزنیان کرد لەو ماوەیە ئەو سزادراوە فعلەن سوودی بینیوە لە سزایەکەی چکە ئامانج لە سزادان وەختی خۆی کە یاسادانەری عراقی و یاسا بە شێوەیەکی گشتی کە کاتێک سزادادەنا بۆ کەسێکی تاوانبار حکمت لێی چاکسازبوونێتی نەک تۆڵەسەنەوە نەک یعنی عقابدانی بە شێوەیەک هەتاوەکو ئەمرێ. ئەگەر
هەموو لایەنەکان بە داواکاری گشتی بە دادگا بە بەڕێوئیداری ئەو چاکسازیە گەیشتن ئەو قەنەعەتی فعلەن ئەو تۆمەتبارە لەو ماوەیە سوودی بینیوە و چاکساز بووە و ئەگەنە ئەو بڕوایی تا ڕادەیەکی زۆر ئەم سزادراوە ئەگەر بە مەرج ئازاد بگرن ناکرێتەوە سەر ئەو تاوانی پێشووتر ئەو کاتە محکەمە گەرگەیشتە قەنەعەت بڕیار ئەدا بە ئازادکردنی بە مەرج بەڵام لەژێر چاودێریایە. ئەو چاودێری چێ دەیکا؟ ئەو چاودێریە لەلایەن داواکاری گشتیەوە ئەگەر هاتوو لە ماوەی بۆ نمونە ئەو سێ مانگە گریمان سزادراوێت کە تەمەنی لەسەروی 18 ساڵە سزادرابوو بە ماوەی ساڵێک 9 مانگی دەسەچن بەسەر برد 3 مانگی مابوو لە ماوەی ئەو 3 مانگەدا تاوانێکی کرد یاخود لەلایەن کەسێکەوە کەزانی ئەو کەسە سلوکی باش نەبووە و هەر بەردەوامە لەسەر سلوکە خراپەکانی پێشتر خەبەر دەداتە داواکاری گشتی داواکاری گشتیش بە راپۆرتێک دادگای لێ ئاگدار دەکاتەوە دادگا بڕیار دەدا بە ئیلغای ئەو بڕیاری کە پێشتر دەری کردووە بە ئازادکردنی بە مەرج دەستەکان یەک ڕاستکردنەوەیەک بۆی لەسەرمان تێنەپەڕێ مامۆستای بەڕێزم ئوستازم دکتۆر کاوان باسی کرد کە ئیفرات شەرتی وەکو وەقفێک تەنفیزە وەقفی تەنفیز جیاوازە ئیفرات شەرتی وەقفی تەنفیز هەر لە کاتی بڕیارەکە کە کاتێک تۆمەتبار سزا دەدرێ ئیزافەتەن بۆ سزادانەکە لە بڕگەی دوای ئەو ئەڵێ بڕیارماندا بە ڕاگررتنی سزایەکەی بە مەرجێک هەتا 3 ساڵ هیچ جۆرە تاوانێک نەکە ئەگەر بێت و تاوانێکی تری کرد ئەو سزایی کە ڕاگیراوە لەسەری جێبەجێ ئەبێ زائیدەن سزای ئەو تاوانە نوێی کە جێبەجێ کردووە جیاوازەکەی لەگەڵ ئیفرات شەرتی ئەوەیە دەستەکانت خۆش بێ کاگاری دەوری توێژەری کۆمەڵایەتی لە نووسین راپۆرتەکان چی دەبێت ئەکیت توێژەری کۆمەڵاتی لەو دژنەیە هەبوونیە لە تایبەت بە بۆ حداس و نەوجەوانان تقریری توێژەری کۆمەڵاتی زۆر گرنگ ئەو راپۆرتش دەوری دەبێنێ زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانە بەڕێزەکان بۆ بینەران بێگومان توێژەری کۆمەڵایەتی بە بەردەوامی ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ناو گرتوخانەکانە یاخود کەیسە ناوەکەی گۆڕاوە چاکسازیەکان چون هەر ناوەکەی دیارە چاکسازی کەواتە بەس گرتوخانە نییە بەڵکو شوێنێکی چاکسازیە بۆ دووبارە بوونەوەی یاخود چاک خستنەوەی ڕەوشتی یاخود ڕەفتاری ئەو تاکە بۆیە کۆمەڵناس یاخود دەرووناسەکان بە بەردەوامی ئەو ڕۆڵە دەبینن دەتوانن مەسەلەن خولی وشیاری ئاگدارکردنەوە یاخود بە بەردەوامی وەکو سەربازێکی ون لە خزمەتی ئەو گوتوانە بێگومان ئەوە دەدات و لە ناو ئەوەشە ڕاستە وەکو فەرمانبەرێک کاری خۆی دەکات بەڵام دیوێکی تریش ئەوەیە کە مەترسێکی گەورەی لەسرە بە بەردەوامی ڕۆژانە مامەڵە لەگەڵ کۆمەڵێک کەس دەکات کە لەسەر با بڵێن تومەتی جیاواز گیراوە ئەمانش بەڕاستی تا حەدێکی زۆر مەترسی لەسرە بەڵام خۆشببختانە بە بەردەوامی بۆ پەڕی مرۆڤ بوون نییەوە یاخود بۆ پەڕی دڵسۆزی مرۆڤایەتیەوە هەڵەسن بەکارەکانی خۆیان بە ڕێنوێیکردنیان لە خواردن بێت لە خولی بەردەوامە وشیاریان بۆ دەکرێتەوە زۆر وەخت مەسەلەن کتێبخانەی تێدایە گرتوخانەکان تەنانەت زۆریان بەردەوام ئەو راپۆرتە من تایبەتی بۆ ئەو لژنەیە ئەو راپۆرتە چۆنە چون لەگەڵ ئەو دانش با بڵێن لەگەڵ کەسەکە ئەوەی کە گیراوە بە هەر تومەتێک دواتر لەگەڵ خێزانی کەسەکە دواتر لەگەڵ دادوەرە بە ڕێزەکان دواتر چون ئەمە کەسێک یەک کەستیای نییە ئەمە زیاد لە چەند دەستگایکی حکوومەت یاخود چەند وزارەتێکی حکوومەت پەیوەندیدار لە ناو ئەم پرۆسەن یان ئەمە شتێکی ئاسان نییە هەروە بڵێن وەڵامە دانشی شتێکە نووسی و تا ئەمە کەسێکە و هیچ نەخێر لەو ماوەی کە بەڕێزیان باسییان کرد ئەوە بۆ ئەو 2 لەسەر 3 بۆ 3 لەسەر 4 ماوەیەکی لەوێ بردووەتە سەر ئەم توێژەرانە بەردەوامی لەگەڵ ئەوان بوونە هەستەکەن مەسەلەن کە سەرەتا هاتوون بە چۆن ڕەفتاریان چۆن خوێندنەوەیان هەیە بەپێی ئەو پسپۆڕەی کە هەیەەوە بە بەردەوامی شەو خولەی کە دەبینن دێن لێرە سەیری ئەو بەراوردکاریاکەن ئایا تا چەند کێ توانێتی زۆرتر یاخود زیاتر بتوانێت ڕفتارەکانی خۆی بگونجێنە چون زۆر راپۆرتی ئێوە زۆر مهمە بێگومان چون کاریگەریەکەی کاریگە ڕاستە خۆ چون بتێنە تێ بەڕێز دادوەرانی بەڕێز یاخود پارێزەران یاخود هەر بەشێکی تر ئەوانە تەناوانی ناوخۆش لەگەڵی نینەوەنی کە توێژەرانی کۆمەڵاتی و دەرونی لەگەڵیان چون بە بەردەوامی 24 سعات بە شفتات توێژەرەکان لەگەڵیانن وەکو کەیسێک مامەڵیان لەگەڵەکەن بە بەردەوامیش ئاڵوگۆڕی زانیاریەکان لە نێوان توێژەرەکانە بوونی هەیە و دواتر پەیوەندیان ڕاستەخۆ لەگەڵ خێزانەکانی شەیە چون زۆر کات لە ڕێی توێژەرانی کۆمەڵاتی و دەرونیەوە با بڵێن پەیوەندی بە خێزانەکان دەکرێت و ئانە دەکرێت چون لە هەر هەڵس و کەوتێکە لە هەر جم و جۆڵێکی لە ناو چاکسازیەکان توێژەرانی کۆمەڵاتی و دەرونی بە بەردەوامی ئاگان لێ بۆیە لە سەر ڕۆشنایی هەڵسوکەوتی ڕۆژانیانە دێن ریپۆرتەکە یاخود ئەو ریپۆرتی کە دەینووسن
بۆ بەڕێزان پارێزەرەکان یاخود دادوەرانی بەڕێز ڕوون دەکەنەوە کە 1 2 3 خاڵەکان بە هوردی تیانووسێ بۆی بەرچاوڕوونیەک لای بەڕێزیان هەبێ لە دوورەوە ئەوانیش خوێنەوە لە ڕووی یاسایەکەەوە دواتر قەراری لەسەر دکتۆر ئێمە کەیسمان هەیە سامانی گشتی مثلا ئافرەت هەیە مثلەن کەیسەکەی زۆر گەورە پارەیەکی 1 جار زۆر ئەوانە دەیانگرێتەوە سامانی گشتی ئێمە باسمان کرد فەقەڕەدال ئەو کەسانێک کە ئیختیلاس یان دزی لە سامانی ینی گشتیان کردی بیتن ئەو کەسانە نەیانگریتەوە بەڵام قەزیەی کەیسەکانی تری مادەم ئەو کەسە سزا درابێت بە عقوبەیەکی سالیبە للحوریە یعنی سزایەکی ئازادی سنووردار کراو ئەوە هەمووی دەیانگرێتەوە بەڵام ئەگەر کەیسەکە پەیوەستبی بە سامانی گشتی طبعاً ئەوە ینی نایگرێتەوە بە پێی ینی یاسای بنچینەی سزاکانی عراقی بەڵام هەر کەیسێکی تری بۆ نمونە مەسەلەی احتیال 456 یاسای سزاکانی عراقی بیتن 453 خیانەت الئەمانە بیتن ئەوانە دەیگرێتەوە ینی بەڵام ئەوەی کە سامانی گشتی بیتن نایگرێتەوە حوادثی غێر مەخسوودیش مەسەن سارەیەکە لێکەشی ئەمە گوتمان مخالفات ینی نایگرێتەوە چونکە ئەو کەسانی کە سەردراون بە ینی غەرامە نایانگرێتەوە و هەروەها جەرائیمی غێر عەمدیش ئەو کەسانەی کە سوودمەند دەبن لە ئیفرازی شەرتی ئەگەر تاوانێکی عەمدی ئەنجام بدەن ئەو جا ئیفرات شەرتیەکە ئیلغا دەکرێتەوە یان ینی دادگای کەتن مافی ئەوەی هەیە کە ئیلغای بکاتەوە بەڵام جەرائیمی غێری عەمدی کە کۆمەڵێک تاوانن ئەگەر بیکاتنەوە تەسیری لێ ناکاتن ینی باشە ئەگەر هاتە دەرێ با بڵێن لەو مدەیە حادسەیەکی کرد کوشتنێکی کرد یان بەسیارە با بڵێن عەمدی و غێر عەمدی هەردوو حالەت ئەوە چۆن دەبێت ئەگەر محکەمە ئەگەر تاوانەکەی غێر عەمدی بیتن ئەوە کاریگەری نابی لەسەر سوودمەند بوون لە ئیفرات شەرتیە کە بەڵام ئەگەر تاوانەکە عەمدی بیتن و تایبەت ئەگەر سزایەکەی لە ساڵێکیش زیاتر بیتن ئەوە ینی مافی سوودمەند بوونەکەی لێ وەردەگیرێتەوە مافی ئیفرات شەرتیەکەی لێ ئیلغا دەکرێتەوە ئەوش لە دەسەڵاتی دادگای کەتنە کە بڕیا لەسەرەوەی بداتن و دەشکرێتن هەر بڕیارێک دادگای کەتن دوای راپۆرتی چاکسازیەکان و راپۆرتی بەڕێز دادوەری داواکاری گشتی دادگای کەتن بڕیاری خۆی لەسەر ئیفرات شەرتیەکە و ئیلغاکردنەکەی دەکاتن هەندێک جار ئیلزامە لەسەر دادگای کەتن ئیفرات شەرتیەکە ئیلغا بکە هەندێک جاریش ئیختیاریە و هەر بڕیارێش بدرێتن دەکرێتن تومەت سزادراوەکە لە ڕێگەی تانە لێدانەوە لە دادگای جینایەتەوە تانە لە بڕیارەکەی دادگای کەتن بداتن بە ئیلغاکردنەوە یان بە قبولی ئیفراتی شەرتی لەلایەن ئیدعاامەوە تانەی لێ بدرێت دەست خۆش جەنابی پارێزەر با بڵێن یەکێک ئەوە شوملی دەکا بە ئیفرات شەرەکە شوملی دەکا با بڵێن حادسەیەک دەکا حادسەکە دوای دەهێنە لای تۆ جەناب پارێزەر دەهێنن چۆن ئیشی لەسەر دەکەی بزانی ئەو کەیسە عەمدی کراوە یان غێر عەمدی والله طبعا عادەتەن هەر جۆرە تاوانێک یان سەرپێچیەک دادگاکانی لێکۆڵینەوە تایبەتمەندن بە لێکۆڵینەوەکردن لەو تاوانە یعنی فلتەری یەکەمن قۆناغی یەکەمن بۆ یەکلابوونەوەی ئایا ئەو کەسە جارە پێش هەموو شتێک تۆمەتبارە یاننا پاشان کە دەرکەوت تۆمەتبارە ئایا تاوانەکەی عەمدیە یان غەیر عەمدیە کۆمەڵێک لایەن پەیوەندیدارن بەم بابەتە هەر لە ئەفسەری لێکۆڵینەوە پێشەوەی بێتە لای پارێزەر پێش ئەو بەیان پاشەوە بچکە و کەسە ئازادە ئایا لە قۆناغی سەرەتا کە تاوانەکەی کردو ڕاستەوخۆ زوو فریای خۆی دەکەوێت و پەیوەندی بە پارێزەرێکەوە دەکات کە لە وڵاتانی ئەوروپا وایە هەموو خێزانێک بەڵێ پێم باشە وابێت لەبەرەوەی عادەتەن بە شێوەیەکی گشتیم کۆمەلگای ئێمە بە حکمی ئەو سەرکوتە سیاسێک کە لە مێژووە ڕوویداوە ڕۆشنبیریان لە زۆربەی بوارەکان کەمە وەکویان وەکو پێویست نییە جا ڕۆشنبیری کۆمەڵایەتیڵی ڕۆشنبیری ڕاگەاندنەوە ڕۆشنبیری یاسایش کە لە هەمووی گرنگترە من وان پێ باشە هەموو تاکێکی ئێمە گرێبەستێکی لەگەڵ پارێزەرێکا هەبێ جام خەڵکەکە وا تێنەگا کە ئیتر گرێبەستی هەبێت تر دەقە و سەعادە بە ئیلتیزامی مادی بخاتە ئەستۆی خۆی هیچ نەبێ ڕاوێژیش پێ بکە لە مامەلەیەکی یاسایە چکە ئێمە هەمومان ڕۆژانە کە دینە دەرەوە لە ماڵ ڕووداوی یاساییمان لێکەوێتە ئاساری یاساییمان لێکەوێتە تۆ سیارە لێ خوڕی عنی پابندی بە یاسایی هاتوچۆ دەچیتە بازار بە هەمان شێوە ینی ئەگەر بێت و تۆ لە هەر هەڵسوکەوتێکدا لە خان و کڕینێکە لە سارەکردنێکە لە هەر جۆرە مامەڵەیەکە ڕاوێژ کارێک یاساییت هەبێ کەمتر تووشی هەڵە دەبی ئەی چۆن یەکلا دەکرێتەوە لە یەکلاکردنەوەی ئەو کاتە لە وەک بۆم باس کردی
لە قۆناغی یەکەم کە ئەفسەری لێکۆڵینەوە لەو بابەتە دەکا و کەشفی محلی حادث دەکا و بەڵگەکانی ئەو تاوانە کە ڕووی داوە دەخرێنە بەردەست هەڵسەنگاندنەکەی دەکەوێتە دەست دادوەری لێکۆڵینەوە. ئەگەر بووی دەرکەوت فعلەن ئەوە تاوانێکی عەمدیە ئەوە بە گوێرەی مادەکەی تایبەت دەخاتە پاڵی بە گوێرەی ئەوە سزای دەدەن. لە مادەکانی دواتر ئیزافەتەن بۆ قسەکانی دکتۆر لە مادەکانی دواتر داهاتووە ئەگەر کەسێک سوودمەند بوو لە ئازادبوونی بە مەرج وە لەو ماوەی کەماوە لە دەرەوە ماوەی 3 مانگە 6 مانگە چەندێکە لە دەرەوە تاوانێکی کرد و ئەو تاوانە ئەگەر گریمان غیر عەمدیش بوو بەڵام ئیسپات بوو بە سەبەبی ئیهمالی بووە. چکە جار وایە تاوان غیر عەمدیشە بەڵام ئیسپات دەبێت کە تو ئیهمالت کردووە. سارێک شۆفێری دەکەی لەسەر جادەیەک حەمدی کەس نایەوێت لە سارێکی تر بدا کەسێکی تر بکوژێ زەرەر بە سارەکەی خۆی زاری تر بگەنێ. بەڵام تەقریری مرور ئیسپاتی دەکات کە ئەتوو ئیهمال و تەقسیرت هەبووە یان نا لە سورعی زیاد لە پێویست دێت خوڕێوە یان نا لە سایدی خۆت ڕۆیشتو یان نا. ئەگەر ئەمانە بوو غیر عەمدیش بوو ئەگەر بێت و سزای ئەو تاوانە لە 30 ڕۆژ زیاتر بێ دادوەر ئیلغای ئیفرات شەرتەکەی دەکاتەوە و دەبێ ئەو ماوەی تری کە سوودمەند بۆ لێ لە چاکسازی کە لە عمومی خەڵک پێی دەوترێت زۆر ئاگیان لە خۆیان بێ لەو ماوەی کە دێنەوە بەڵێ دەمێ ئیزافێکی تر بکەم کاک بژار بۆی ئەوانی کە ئێستاکە لە گرتوخانەکان ڕەنگە گویان لێمان بێ یان کە سوکاری ئەو گرتوانە ئەم بڕیارەی دوایی کە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە دراوە داوای لە ئەنجومەنی دادوەری کردووە شتێکی نوێ نییە خۆی لە یاسادا هەبووە. ئێمە لە یاسادا شتێکمان هەیە پێی دەڵێن کاشف و منشئ یعنی منشئ ئەوەیە تو شتێک دروست بکەی سزایەک دابنێ تعریفی شتێک بکەیت. منشئ ئەوەیە یعنی کاشف ئەوەی کە شتەکە هەبوو بەڵام تۆ ئیعلانیەکەی. ئیفرات شەرتی لە قانون هەیە و لە قانونی عقوباتی عراقی کە هی چەندین ساڵ 40-50 ساڵ پێش ئێستاکەیە وجودی هەیە. حکوومەت هاتووە ئەمەی تەنزیم کردوێتەوە و ئەگەر بێت و لە بارودۆخێکی ئاسایی بوونایە پشوو نەبووایە و نەخۆشی کۆرۆنا نەبووایە هەمان ئەو ئازادکراونە کە ئێستا ئازادکراون ئازادەکران ئەو ئەوانی تریشی حاڵەتێکی تریش هەبووە کە ئەو لیژنەی پێکێنراوە لەلایەن ئەنجومەنی دادوەریەوە پێداچوونەوە بەو پەڕاو لێکۆڵینانەوە بووە کە پێش ئەوەی پشوو ڕابگەێنرێ و پێش ئەو پەتایە بێت بۆ هەرێمی کوردستان لەسەر مادەی سوک چەند ڕۆژێک تەوقیف کراون و پشووی بەسەردا هاتووە یعنی ئەو مادە یاسایە هی ئەوەندە نییە 2 مانگ 3 مانگ ئەو کەسە لە ژوورەوە ڕابگیرێت تەوقیف بکرێت دەسەڵات دراوەتە دادوەر هەر بە پێی یاسا ئازاد بکرێت بە کەفالە. کاک ئاریجان تەقیمت بۆ ئەو پرۆسەیە کە کراوە من هەز دەکەم شتێکی زۆر مرۆڤانەیە بەڕاستی لەو زروفەی جیهانتیایەتی و کوردستانتیایەتی خۆی دەست خۆش ڕوونکردنەوەیکی جوانیاندا هەم کاک دکتۆر هەم کاک غازی چون گرینگە ینی خۆی وەکو یاسا هەبووە بەڵام گرینگ ئەوەیە کە ئێستا کارت پێی کردووە. ئێمە زۆر جار یاسای جوانمان هەیە بەڵام کارکردنی زەحمەت یاخود لە شوێن و کات و ساتی خۆیان کاری پێ ناکرێت. بۆیە بە شێوە گشتەکە ئێمە وەکو کۆمەڵناسی یاخود وەکو دەرووناسان بە بەردەوامی لەگەڵ مرۆڤ بوونین لەگەڵ تاچین بە بەردەوامی داوای ئازادی تاک دەکەین بەڵام دەبێ یاسایەک شەبێ بۆ ڕێخستنەوەی بۆیە لەم قۆناغە بەیان لە قۆناغێکی ئاسایی وایە شتێکی زۆر گرینگە بڕیارێکی زۆر جوانە بڕیارێکی زۆر لەجێیە چون بتەوێنێتەیە ئەوانە هەمووی تاکێکی ئەو کۆمەلگایەن ئەمڕۆ هەڵەیەکە ئینسان هەموو مرۆڤێک لە کاتی ئاسایی خۆشە هەڵە دەکات بۆیە بە پێی هەڵەکەی خۆی سزای خۆی دەخوات ممکنە ئەمڕۆ لە چاکسازیەکان یاخود بە ناو بە گشتی گرتوخانەکان ئەمڕۆ هەڵەیەکت کردووە چ لە دنیا بێت چ لە قیامەتیش بێ هەر دەبێت تو سزایەک بخۆی بەرامبەرەوە ئەمە زۆر کات لە ماڵەکانی خۆشمانە ئەمەکو کۆمەڵانسان بە دەرنیمان مناڵەکانمان یاخود کەسێکی نزیکی خۆمان هەڵەیەک دەکات سزایەکی بۆ دانێن بەڵام سزاکە نابێت کاریگەری لەسەر ڕووی دەرونی کۆمەڵاتی تاکانی تەواو شکاندنەوە بێت نەخێر بۆ دووبارە بوونەوەی بۆی فێر بێتەوە جارێکی تر بە هەڵەکەیان نەچەوە بێت لە بڕیارەکەی شافە ئەو فەخەرە گرینگە هەیە لەژێر چاودێری دەبێت بە ئامانج یاخود بە شەرت بە مەرجی وەدانراوە 1-2-3 بۆی ڕوون دەکرێتەوە کە دەچتە دەرەوە دەبێت ئاگاداری ئەم خاڵانەبی تەمان شتێکی گرینگە دەگەڕێتەوە ناو خێزانەکەی خۆی و کەس و کاری و ماڵ و مناڵەکەی بێگومانەمە هەستێکی دکتۆر بۆچینی تۆ لەسەر ئەو بڕیارە طبعا بڕیارێکی زۆر زەرور بوو و زۆریش گرینگ بوو و حقیقەتەنیش دەوری ئەنجومەنی دادوەری و دادگاکان و هەروەها دادوەران چونکە دەبی ئێوە بزانین مەسەلەی دەستەبەری مافەکی دادوەرە مافی دادگاکانە کە ئەو کەسە بە دەستەبەری بەر بدرێتیاننا
تەنها چەند تاوانێک هەیە کە دەستەبەری ینی شمولی ناکە ئەو کەسانەی کە سزا دەدرێن یان تاوانەکانیان سزاکەی لە سێدارەدانە وإلا ینی تاوانەکانی تر ئەوەی کە تایبەت لە ساڵێکەوە ینی لە 3 مانگ زیاتر بیتن حتا سجنی مؤقت و حەبسی شەدید و ئەوانە ئەسڵ وایە تومەتبارەکە بگیرێ بەڵام لە سەلاحیەتی دادوەرە ئەو کەسە بربداتن یاننا بە پێی زروفەکەی بەڵام ئەو تاوانانەی کە لە 3 مانگ کەمترە ئەسڵ وایە ئەسڵن ئەو تومەتبارە ینی ئازاد بکرێتن و مافی ئەوەی هەیە ئازاد بکرێت بەڵام ئەگەر حالەتێکەوی دادوەر دەکرێتن ینی بیهێڵی تۆ لە ینی بەڕاگیراوی بیهێڵیتەوە بەگشتی بڕیارێکی زۆر ینی گرینگە و ژمارەکانیش دوا راپۆرتی ئەو لیجنەیە کە بەستەرۆکاتی سەرۆکی دادگای ئیستێنافی هەولێر و ئەندامەتی ئەو جیهاتانەی کە باس کران یعنی مهمە 2390 کەس لە مەسلەی بەدەستەبەری سوودمەند بوون ینی ئازاد کراون بە دەستەبەری و هەروەها بەپێی دووە ڕیپۆرتش کە لە 4 مانگ دەرچووە کە دواتر ئەنجومەنی دادوەری 15 مانگ بەرزی کردیتوە لە بۆ سەرۆکایەتی هەرێم و ینی ئەنجومەنی وەزیران ئاماژە بەوەی دەکاتن کە 400 بۆ 700 کەسیش سوودمەند بوون بە مەسئلەی ئیفرازی شەرتی بەربوون بە مەرج و هەروەها کۆمەڵێکیشیان ئەو کەسانەی کە ئیزن دراون ئیجازەی منزیلیان درایتێ لە ڕاگیراوان دەستەکان خۆش بێ جەنابی پارێزە تۆ تەقییمت چیە بە ئەو بڕیارە من پێم باش بوو بڕیارەکە تەبعاً لە کاتی خۆیدا بوو وەک پێشتر لە وەڵامی پرسیاری پێشووترا باسم کرد ئەگەر بوون منە وەرگن پێش ئەو ئۆتڵەیە کەسێک عقوبەکەی ساڵێک بووە 8 مانگونی بەسەر بردبوو پشۆکەی بەسەرداهات گوناحی چییە کە ئەو پەتایە هاتووە بووەتە پشوو و دواتر ئازادی ئینسان قیمەتی خۆی هەیە یعنی زۆر حیفە زۆر ناڕەوایە زۆر غەدرە تۆ کەسێک 1 سەعاتیش 1 دقەش بە ناڕەوا لە ئازادی لێزەوت بکەیت بەڵام من پێشببینی ئەەکەم یعنی ئەگەر بێت و ئەم بارودۆخە درێژە بچێشێ نەخۆشی پەتایی کۆرۆنا تەسەورەکەم دەسەڵات ناچار بێ لێبوردنی گشتی و لێبوردنی تایبەتیش دەربکە چکە ڕۆژانە ئێمە ینی کۆمەلگا ژیان بەردەوامە تاوان ئەکرێ بزەبێت ئەوانی بەردراون فعلەن حەقی خۆیانە ماوەکەی خۆیان تەواو کردو دوو لە 3 لەسەر 4 سزایەکەیان بۆ مافی خۆیان بۆ بەربوون بەڵام هیوادارم زۆر نەخایانێ و بە لێبوردنی گشتی و لێبوردنی تایبەت کەسانێک بەر نەبن چکە دوولایەنەیە ئەم بابەتە یعنی چەند کەسێک ئازاد دەکەن و دێتە ناو خاو خێزانی لە هەمان کاتا دەبێت ئاگامان لە کۆمەلگاش بێ تۆمەتباری خەتەر خەسانێکی خراپ دیسان نەخێنەوە ناو کۆمەلگا و بگەینەوە چوارگۆشەی خۆش بێ منیش وەکو تاکەی ئەو کۆمەلگای دەستخۆشیانە دەکەم بەڕاستی کارێکی زۆر مرۆڤانێ بچووک لەسەر ئەوە چون زۆر گرینگە ئەوانەی کە ئاپە زۆر بە کورتی ئەوانەی کە ئازاد دەکرێن دەبێت ئەوە بزانن ئەمە یەک کەس نییە ئەمە کۆمەڵی خەڵکی سەرقاڵ کردووە 5-6 لایەنی بەرپرسیار ئەم بەرپرسیارەتیان کردوتە ئەستۆ دەبێت ئەو بزان کاتێک دەگەڕێتەوە ناو کۆمەلگان ناو خێزانەکان ئەم هەڵەل لە دەستی خۆی نەدا چون لە پشتی دەرگایەکەوە ئێستا هاتۆتە ناو هەزاران دەرگای لەسەر کۆمەلگا بوو کردی دەسەڵاتان دەسەڵاتدار حکوومەت بە هەموو پێگەکانی بە وزارەتەکانە بە دادوەرە بە ڕێزەکان یان کۆی گشتی ئەمە گرینگە ینی حکوومەتێکت سەرقاڵ کردو بڕیارێکی گرنگ بۆ داوی لەو زروفە دەبێ ئەوە لە بیر نەکەی ئەوە ببێتە پەیامێکی گرنگ هیوادارم لە بیرینەکان چکە ئێمە دایمەن لە خەمی هەموو ڕۆڵەکانی و میلە دەمەڕاستی حکوومەت لە خەمی هەموو لایەکە دەچینە سەر کەیسی دووەم کەیسێکی زۆر قێزەوەن بەڕاستی بە ئەو راپۆرتە ببینی ئەنجا گفتوگۆی لەسەر دەکەین ئێرە ماڵی ئەو ئافرەتەیە کە لە هەفتەی ڕابردوو لەلایەن چەند کەسێکەوە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی و ناوزڕاندن بوویەوە بەوتەی کەسانی ناسیاری ئەم ئافرەتە باری دەرونی تەواو نییە و خێزانداریشە لێرە لەم گرتە ڤیددیۆیە دەردەکەوێت کە چۆن لەلایەن کەسێکەوە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر و ئاماژە بەوەش دەکرێت کە ئەم کەسانی هەڵساون بە ئەنجامدانی ئەم دەستدرێژیە کەسانی سەربازین و سربەهێزەکانی حەشدی شعبین کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هاتون بۆ ئەم ناوچانە کاتێک چاومان بە هاوسەری و قوربانیە کەوت وتی دوو کەس بوونەیەکێکیان دەستدرێژی کردووە و یەکێکی دیکەش ڤیددیۆی تاوانەکەی گرتووە بڵاوی کردوێتەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان لایەنی پەیوەندیدار هەیە کە خەریکی کاری خۆیان و ئەو کەسانش بە سزای یاسایی خۆیان دەگەن لە دوای 16 ئۆکتۆبر کۆنتترۆلی ڕەوشی ئەمنی کەرکووک و دەوروبەری کەوتۆتە دەست هێزە عێراقیەکان بەوتەی خەڵکی ئەم دەڤەرانەش ڕەوشی ئەمنی لەم ناوچەیە لە دۆخێکی خراپدایە و بە پێی چەند ئامارێکی نافەرمی
ڕێژەکانی تاوان لەم ناوچانە زۆر بوون. ئەوەی لێرەدا دەمانەوێت وەڵامی وەربگرینەوە سزای ئەو کەسانەی کە دەستدرێژی سێکسی دەکەنە سەر ئافرەتان چین. ئەو کەسانی لە چوارچێوەی سەربازیدا کار دەکەن تاوانێک ئەنجام دەدەن سزاکانیان چین. بەڵێ ئازیزان جەنابی پارێزەر حەز دەکەم هەندێک زانیاریمان بدەیت لەسەر ئەو کەیسە بۆ نمونە چەند کەس بوون؟ والله طبعا ئەوەی کە لە ئەعلام باس ئەکرێ بۆ زۆربەی کەیسەکان وایە لە پشتی ئەوە زانیاری تر هەیە ڕەنگە خەڵکی تر نەزانن هەندێکیان دەکرێ من ئێستا لە خزمەت جەنابێت و بۆ بینەران باسیکەم بەڵام هەندێکی تر پێوترێ نهێنی پڕای و لێکۆڵینەوە ڕەنگە درکاندنی کاریگەری سلبی هەبێ بەڵام ئەوەی کە دەکرێ باز بکەم ئەمانە زیاترن لە 6 کەس و حتا سەرچاوەیەک بە منی و زیاترن لە 8 کەسیش ئەی بۆ 2 کەس گیراون تاکو ئێستاکە 4 کەس گیراون بەڵام یەکێک لەو 4 کەسی کە گیراون یەکێکیان پیاوی ئافرەتەکەیە پیاوی ئەو ئافرەتی کە تعدا کراوەتە سەری و یەکێکی تری ئافرەتێکی تر شەویش گومانی لێکرێت جارێ لە قۆناغی لێکۆڵینەوەیە بەڵام من پێشەوەی باز بکەم باسی ئەوە ئەکەم کە پێویستە مافی ئەوانە بدەین کە لەم کەیسیان ماندوو بوون و هاتنە دەنگ پێش هەموو شتێک ڕەنگە بینەران بزانن هەتاوەکو بەیاننامەکەی جەنابی سەرۆک بارزانی نەبوو بەو شێوە جدیەتە لایەنە پەیوەندیدارەکانی شوێنەکە محلی حادث نەهاتنە سەرخەت ئەمە لەلایەکی تر سندیکای پارێزەرانی کوردستان کە من وەکو ئەندامێک لەو سندیکایە لە یەکەم ڕۆژی ڕووداوەکە هاتە سەرخەت و هاوکاری مادی ناردۆ بۆ خێزانە نامەوێ باسی بڕەکەی بکەم و دوو پارێزەری ڕاست پاردووە بە دوواداچوون بۆ کەیسێکیان کاگەیاتەکەی بەرپرسی لەقی هەولێر و ئەوی تریش کاک جێهات سەمەد بەڵێ بە دوادوات چوونیان بۆ کەیسەکە کرد و لەژێر کاریگەری ئەو بەیاننامەی جەنابی سەرۆک بارزانی ئێستاکە ئافرەتە کەی کە تعدا کراوەتە سەری لەگەڵ منداڵەکەی خۆشبەختانە گوازراوەتە هەولێر منداڵەکان وەرگرتەوە لە ژنەکەی تر چکە لای ژنێکی تر بوو لای ژنێکی تر بوو و ئەوە خۆی پرسیاری دروست کردبوو بۆ لای ئەو ژنەی ترە ئەو ژنە عینەن ماڵی لە پردەیە ئەوە ئێستاکە لە کەیسەکەیە ناوی هەیە و یەشتانە لێکۆڵینەوە دەکرێت بە کەفالەت بەربووە بەڵێ بە کەفالەت بەربووە ئەو بابەتە وەک چۆن دەڵی زۆر هەڵدەگرێ ئەگەر بێت و دەستکراوە بن لایەنەکان و لێکۆڵینەوەیکی جدی و دڵسۆزانی تێدا بکرێ تەسەور دەکەم زۆر خەڵکی تر ناوی بێتەوە ئەو کەیسەوەکو تۆمە دەبار پاشانیش ئەو ئافرەتە ئەوەی کە من ئاخر زانیاری وەرم گرت ئەم شەو بە تەلەفۆن لەگەڵ پارێزەرەکەی قسەم کرد راپۆرتی پزیشکی هاتۆتەوە کە باری دەرونی 100% و توێتی تەواو نییە کەواتە ئەمە لە ڕووی دەسەڵاتی یاساییەوە خۆی ناتوانێت بێتە سکاڵاکار ئەبێ ڕعای قاسرینی کەرکک ئەبێ بێتە سەرخەت یاخود ئەوە تا محکەمە قەیمێکی بۆ دابنە لە کاتی ئێستاە ئەوەی من زانیاریم هەبێت دادگا نووسراوی کردووە و ئاگدارکردنەوەی ناردۆ بۆ کە سوکاری ئافرەتەکە بەڵێ کە سوکاری هەیە ماڵێن لە کەرکووکە بۆ بەدبەختیە و ئافرەتە باوکیشی باری دەرونی تەواو نییە برایەکی هەیە و ئێستاکە لە سەروبەندی ئەوەن ئەو برایە بێن ڕاستمەکانی گرتی بوو بەڵێ ڕاستمەکان ئەوەی کە لە دۆسیەکەدا هەیە چەند لێدوانێکی دژیەک و ئەوە هەیە بۆ نمونە پیاوەکە ئەڵێ من وام کردووە ڕسم بگرێت لەبەروی ئەو ئافرەتە لەگەڵم خراپ بووە دەڵێن لەژێر فشارەوە خۆی ئەسڵان بۆیە من ئەڵێم ئەگەر لێکۆڵینەوەیکی دڵسۆزانی تێدا بکرێ زۆرشتی تر بە دەرەکەوە بۆ خۆمان نەزانی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر هەرچەندە ئەعلان نەکراوە بەڵام کەرکک لەلایەن عسکەرەوە حکم ئەکرێ یعنی ئێستاکە من ئەگەر بکرابایە لە ڕۆی یاسایەکەیەوە هەرچەندە دەرچی زۆر لاواز و زۆر تەسک هەیە بۆ گواستنەوەی دۆسیەکە ئەگەرنا دۆسیەکەش بگوازرابایەت و ئێرە لێرە لێکۆڵینەوەی لێ بکرا لە سنووری هەرێمی کوردستان چونکە ئەگەر گریمان ئەو برایشی داخلی دۆسیەکە بکرێ وەکو سکاڵاکار دیسان ئێمە مەترسی ئەومان هەیە لە ژێر فشاری حەشدی شعبی لە ژێر فشاری لایەنی دەسەڵاتدار لە کەرکک وای لێ بکەن تەنازول بکات لە ئەوانی کە تعدایان کردووە هەر هەشتیان ئەوانی کە من ئەزانم هەرچەندە ئێستا چواریان لەوێ ناویان هەیە حەشدی شعبی بوون و چەندانەیەکیان لایەزال ئێستاکە لە سلکی پۆلیسن لە پۆلیسی پردێ و خۆشبەختانە ئەوەی کە لە مادەی ئێستاکە دراوەتە پاڵی لە دۆسیەکە مادەی 393 مادەی 393 لە 4 بڕگە پێکاتوە بڕگەی دووەمی کە باز دەکا ئەگەر بێت و یەکێک لەم حاڵەتانە لە تاوانەکە هاتە دی ئەوە حساب دەکرێت بە زەرفی مشەدەد واتە سزایەکەی تونتر ئەکرێ کە سەقفی سزای ئەم مادەیە هەتاوەکو
مؤبد ئەڕوا بەڵام حەزەکەم زیاتر دوو بڕگە لەسەر ئەمانە جێبەجێ بێ جارێ ناچینە سەر ئەوە کە بەچم مادەیەکژێ خەڵکی گەڕێک ئاگادار نەبوون کەشتە ڕوویداوە خۆی خەڵکی گەڕێک پێش ئێستاکەوەی کە زانیاری ئەدەن دوای ئەوەی کە دۆسی بۆ کراوەتەوە ئەڵێن ئەم ئافرەتە لەبەروی باری دەرونی تەواو نەبووە یعنی ئیستغلال کراون لەبەروی دەستیان کورد بووە ئیستغلال کراون زۆر جار بە بیانووی پارە بە بیانووی خێرکردن خەڵکی تریش بە هەمان شێوە تەعادای لیان کردووە بەڵام خۆتەزانی لە بابەتی یاسایە ئەبێ بەڵگە هەبێ ئەو دۆسێ ئەگەر من تەسەورەکەم یان محکەمە قەیمێکی دڵسۆز و ئەمینی لەسەردا بنێ و دوواداچوونی جدی بکە و ئەو پارێزە بەڕێزە کە من دڵنیام تاکو ئێستاکە ئیشی باشی کردوت من تەسەور ئەەکەم وەک بۆم باسکردی لە بیدایەتی وەڵامەکەم زۆر تۆمەتباری تر هەبن ئەم ئافرەتیان نەگەیشتم مێردی بۆ لەوێ بۆ لەو شوێن لە شوێنی تاوان بووە ئەوانە ژنومێردن بە حساب بەڵام لایەزال گرێبستی هاوسەرگیریان نییە ینی ئەم دۆسەیە زۆر ئاڵۆزە ئێستاکە لەلایەک خۆی تۆمەتبارە طبعاً ئەم دۆسەیە ئەم بابەتە دوو دۆسەی سربەخۆی هەیە بۆ زانیاری جەنابتان دانەیەکیان ئەوەی کە ئەو کەسانەی حەشدی شعبین و هێرشیان کردوتە سەر ئەوە هێرشی سێکسیان کردوتە سەر ئەو ئافرەتە بە مادەی 393 ئەوی تر پیاوەکەی تر بە مادەیەکی تر پیاوەکە و کەسێکی تر کە تەسویرەکەی کردووە بە مادەی 404 کە بریتی ئەو مادەیە تایبەتە بەوەی کە ئەگەر تۆ ئەفلامێک یان ڕسمێک یان بابەتێکی تر ئاشکرا بکەی و پیشانی جمهوری بدەی و بڵاو بێتەوە بە نیەتی لە کەدارکردنی سمعە و حیا و ئەوانەی دەگەڕم وڵات بە بچینە لای دکتۆر 393 ئەگە بۆ ما باسکە و مادەیە وڵام من هەردەمەوێت کۆمنتێک لەسەر ینی درندەی تاوانەکەی دائیمەن دەڵێم ینی زۆربەی ئەوانەی کە لە زانستی تاوانیش ئیش دەکەن باسی ئەوە دەکەن کە هیچ تاوانێک دوای کوشتن درندەتر و قێزەونتر نییە لە دەستدرێژی سکسی چونکە ئاسەوارەکانی حتا ئەو کەسە لە ژیان دابیتن ئاسەواری نفسی ئاسەواری کۆمەڵایەتی لە منداڵەکانی لە خێزانی لە خزم و کەسوکاری لە دەوروبەری ئاسەوارەکانی هەر بەجێ دەڵێ و تایبەتیش قێزەونتر دەبیتن کە تاوانێکی ئەوها تەسویر بکرێتن و بڵاو بکرێتەوە یعنی ئاسەوارەکانی بەڕاستی زۆر ینی خراپ و ئەسەرێکی خراپ بەجێ دێت ئەو مادەی هەڵیان بژاردەوە دەگونجێ مادەکەی 393 طبعا ئێمە بڕگەدووی مادەی 393 کە باسی زەرفی مشدە دەکا خۆی اغتصاب تاوانەکەی سزایەکەی مؤبەدە یا سجنی مؤقتە واتە 5 ساڵ هەتا 15 ساڵ بەڵام لەبەر ئەوەی ئەو تاوانە سێچار کارێکتەر تێدایە کە دەیکاتە زەرفێکی مشدد زەرفە مشددەکانی بە پێی بڕگەدووی هەم مادەکەی 393 باس لەوەی دەکاتن کە ئەگەر بێت و ئیستیغلالکردنی زوعف و یعنی بێدەسەڵاتی کەسەکە کە خاوەن پێداویستی تایبەتە و هەروەها دوو کەس یعنی زیاتر بن ینی لە کەسێک بە پێی وتەکانی ئوستاد کە لە دوو کە زیاترن ئەو زیاتر زەرفەکەی دەکاتە زەرفێکی مشدد تونتر لە بۆ سزادان و ئەگەر کاتێکیش کە مادەکە باسی ئەوە دەکاتن دەڵێ ئەو بڕگانە ئەبێتە زەرفی مشدد ئەگەر بگەڕێنەوە مادە 135 لە یاسای سزاکانی عێراقی ئەوە عقوبەکەی هەتا ئیعدامیش دەڕواتن یعنی لە سێدارەدان و هەروەها ئەگەر مؤبەدەکەشی بۆ حیسێ بکرێ هەتا 25 ساڵ یعنی دەڕواتن لە چەند کەسێک زیاترن طبعا ئەوەش زەرفێکی مشددە و هەروەها ئەو کەسەی کە دەستدرێژی کردووە ئەمن ینی نازانم هەویە و بەرپرسیارەتی ئەو کەسانە چییە بەڵام ئەگەر کەسی سەربازی بن یا کەسی نفوزدار بن خاوەندە سەڵات بن ئەوەش دەبێتە زەرفێکی مشدد چونکە ئیستیغلالکردنی دەسەڵاتی خۆت بۆ دەستدرێژی سکسی لەسەر کەسێکی کە بێ دەسەڵات بیتن ئەوەش زەرفێکی ینی مشددە ئەی ڕگەزیش دەور دەبینێ ئافرەتی شتێدایە و پیاوەکە شتێدا ئەوەش یعنی قەزت لەوێ لە تاوانبارەکان لە تاوانبارەکان تاوانبارەکان هەر ئەوە شەریکە یعنی ئەو کەسێک کە ڕسمی گرتیە لە شوێنی ڕووداوەکەی بە تاکید هەما سزا وەردەگری چونکە شەریک بووە و لەوێ بووە و بەڵکو تەسویرکردنەکەش هەرچەندە لە شوێنی حادث کە ئامادە بووی تو اعتیبار دەکرێت ینی بەشێکی لە ڕووداوەکەی دکتۆر لە تاوانەکەی زەرفێکی مشدد با بڵین ئەگە ئەو ژنە با بڵین کوڕبە بەڵێ تعدای لە هەمان یاسای هەمان 393 اعتیداکردن فەرق بینی نێر و بینی مێ ناکاتن هەمان سزایان هەیە بەڵام ئەمن دەمێ بەس ئاماژە بە خاڵێک بدەم یعنی
فەرقێک هەیە لەسەر بەنسبەت حکوومەتی ینی یاساکانی حکوومەتی مرکزی فدرالی کە لە سوڵتەی ئێتیلاف لە 2023ەوە بە پێی بڕیاری هەفتی 2023 یەکێک لەو تاوانانەی کە عقوبەی قەی ئیعدام بووە و عقوبەی ئیعدام و لە سێداردان هەڵگیراوە عقوبەی اعتیدائی جنسی کردوتە مەدە الحەیات. بەڵام دواتر دەسەڵاتی عێراقی لە 2004 بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی ژمارە 3 2004 بەشێک لەو تاوانانەی عقوبەی ئیعدامی بۆ گەڕاندوونەوە، بەڵام اغتیصاب هەر وەکو خۆی مەدە الحەیات مایە. بە تەسەووری من مزروفەکە هەر مشددە دەکرێتن ئەوەی بەغدا مادام عقوبەی ئیعدام گەڕاوەتەوە دەکرێتن ینی شمولی ئیعدام بکاتن و دەکرێتن شمولی ینی سزای مەدە الحەیات بداتن و یان کەمترین یان کە سجنی مؤبەدە کە 20 ساڵە یان سجنی مؤقەتە 15 ساڵ قسەیەکەی لەسەر سەرباز و شتی وای قسە دەگەوانی لە سلکی سەربازی پۆلیس، بەڵام پرسیارێک مێ لە کۆمەڵ ناسەکەم جاگەڕمەوە کاکاری ئەمانە چ مرۆڤنەوەی دەستدرێژی دەکەنە سەر ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە سەنگاندن ئەوەی دەستدرێژەکە دەگا بە چ ڕوویەک دەچێتە بەرامبەر مناڵەکانی خێزانی چی دەڵێ؟ خۆی ئێمە سەیری هەڵسەنگاندن بۆ خودی بوونی مرۆڤەکە ناکەین، چون کەیسەکەەوەنە قێزەونە ینی لەگەر ڕێزمە چون ناوی مرۆڤبوونیش پیس دەکەین. ئەم هەڵسو کەوتە یاخود ئەم ڕەفتارانە تەنانەت لەناو ئاژەڵانیش نابینرێت، ینی نییە هەیە بەڵام نییە بێگومان، بەڵام ئاژەڵ لەگەڵ خۆیان 3-4 کەس نییە بڕات بە تعدابوون لێ بکە و بێ کەیسەکە چون زۆر ئاڵۆزە خاوەن پێداویستی تایبەتە. دواتر شتێکی تر ئێستا ڕوون بووە کە ئەسڵەن هیچ عەقدێکی زەوازیان نییە، ینی جارێت تر لە ینی هەر بە ئەساسی نۆرمەڵی ژیانی خۆی خیانەت و غەدری لێکراوە ئەم کەیس، ینی بەبێ هیچ تعدایەک لە ئەوەیش کە بینیمان ئەمەم شوێنێکی مەهجوورە، ینی شوێرێک کە ئەوەی کە ئەگەر فعلەن ماڵان لێبێ ئەمە پلاندانانە، ینی ئەمە شتێک نییە ئەمە نای بنێنەوەڵە ئەمە شتێکە سوتفەیەکە ڕووی داوە، چون ئەم شوێنە چۆڵە دیارە بە ئامانج دانراوە بە ئامانج کراوە، بۆیە لەگەر ڕێزمە ئەم نەوع مرۆڤانە ینی زۆر دوورن، نە لە پرانسیپی جارنامەی مافی مرۆڤ، نە لە پرانسیپی نێودەوڵەتەکان، نە لە پاراستنی خود یاخود کۆمەلگا. ئەم نەوعانە بەڕاستی جیان نابێتەوە، ناتوانین ئەمە بە مرۆڤی نەخۆشیان بشوبهێنین، چون هەندێک جار نەخۆشی لە دەسەڵاتی توان نییە، لە دەسەڵاتی خۆتان نییە. بەڵام دیوێک هەیە لە کۆمەڵناسیەت دایمە دەگەڕێتەوە سەرڕای ئەوەی کە کەسێک ئێمە وشەی تاوانبار بەکار نانین، بەڵام کە پێی دەوترێت تاوانبار یاخود تاوانێک ئەنجام دەدا دەگەڕێتەوە دەڵێت دەبێت لە ئەنجامی چی ئەم کاری کردیانی لێرەش هەنێک جار لە کۆمەڵناسی دەگەڕێت نەخۆشی دەرونیە بۆیە دەڕۆن، چون ممکنە دەڵێن ژینگەیەەکە ممکنە نەخۆشی کەسەکەش ممکنەوەی کە ئەوی شێکرۆ نەخۆشی دەرونیە ئەوانی دەستدرێژەکەیان کرد لایەن وا بۆ ئەوان ساغن عەقلیان، بەڵام دەرچوو ئەوان نەخۆشی دەرونیان ئەمە چون لە بەشی کۆمەڵناسیە زۆر کات ئێمە دەچینە پشت ڕووداوەکان لە پشت ڕووداوەکان زیاتر مەسەڵەن دەکۆڵینەوە پاڵنەری ئەم کەردارە چییە، یان چی هەن ممکنە نزیک ممکنە هەر گریمان کەسانی نەخۆشیش نەبن، ئەوەی کە گریمان نەخۆشن چه ڕێکەی بۆیان خۆش کرد، ممکنە ئەمە مێردەکەی تایە ئەوەی تایە کە ینی کۆمەڵێک کەسی زۆر نزیکی خۆشی تایە. ئەی داروخانە دەرونیەکان لەسەر ئەو ئافرەتە چۆن دەبێت سیر کرد. ئەمە دکتۆر ئاماژەی پێکرد ئەم داروخانە بۆ ماوەیەکی کاتی نییە، بەڕاستی ئەمە زۆر جارە بینین ئەم سۆشیال میدیا و ڕاگەاندنیش بوونەتە بەشێک لە داروخانەکە بەرجدی، چون بە بەردەوامی لێ دەدرێتەوە بە بەردەوامی سەری هەڵدەدەنەوە ئەم کەیسە بە بەردەوامی چونکە دەچێت ئەمە لەکوێ بینرال ئەوم بڵاو بۆتەوە لە یوتیوب، ینی شوێنێکی گشتی ئەگەرنا ممکنە بە هەزار کەیس وا هەیە ڕۆژانە نابینرێت. هەنێک جار با بڵێن ڕاگەان بە گشتی مەبەستم تەلەڤیزیۆن یاخود ڕادیۆیەک نییە، سۆشیال میدیاش بە کۆی گشتی هەنێک جار دەرکەوتنی سەرەداوەکان هەبزان ئەم کەیسە ئەگەر نەبایە ممکنە کەس ئاگای لێ نابوو ئەم شتە قێزەونە ڕووی نادا یاخود نەبوو، بۆیە سەرکە ئەم کاریگەریە بە بەردەوامی بۆنەوەی نەوەکانی جێ دەمێنێت، چون لە کۆمەلگایکی وەکو ئێمە ناولکاندن بۆ مەدە الحەیاتی خۆت نییە، ئەو ناولکاندنە بۆ خزم و کەسی هەروانەی تعداکەشان هەر زۆر بەبەر بێگومان، چون تو منە کە کاتێک من شتێک ڕەفتارێک ئەنجام دەدەم یاخود شتێک بەرامبەر یەکێک ئەنجام دەدەم بە هەمان شێوە، چون کچەکەم و کوڕەکەشم باجەکەی دەدەن، نەکەس ممکنە کچەکەم بخوازێ نەکەس
ژن و داتە کوڕەکەمە لەنەوە کوڕی فلان کەسە ئەوەی کە تعدای تعدای لە فلانی ینی ئەم بە ڕفتارێ زەمبی دایک و باوچێک چیە زەمبی مناڵێک چیە زەمبی خوشکوبرایە چیە زەمبی خێزانەکە چیە ژن بەیان پیا چون لە ڕەگەزە ئێمە عادەتەن شتێک نییە ناوی ڕەگەز بێ لای ئێمە هەر کەسێک کەشتە بەڵام شتێکی زۆر قێزەون کاریگەریەکانی بۆ هەتایی بەڕاستی دەبێت دکتۆر ئەمانە کە لە دادگا تەواو دەبێ ئەوانەی ئاسکەرینە سلکی ئاسکەری و پۆلیسی شتێدا دوایی محکمەی ئاسکەریش دەکرێنەوە ئەوانە نەخێر لەبەرەوەی کێشەکە مادەی 393 عقوباتی ینی سزادانی عراقی 111 لەسەر جێبەجێ دەبی ناگەرێت سەر یاسای ینی عقوباتی عسکەری یان ئوسول محاکەماتی عسکەری لەبەر ئەوەی تەرەفی مقابل مەدەنیە ئەی محکمەی عسکەری توانین داوایم کات بڵێن ئەمە بە خۆمان محکەمیان دەکەین محکمەی عسکەری کاتێک ئەوانە لە واجب بوو بن شتێکیان ینی ئەنجام دابیتن ئەگەر ئەوانە سزاکەیان لەسەر بسەپێتن ئەوە محکمەی عسکەری خۆی تحقیقێکی تایبەتیان لەسەر دەکات و بە حکمی وەزیفەی خۆیان و دەکرێت بریاری فەسڵکردن دەبرێت هەر بریارێکیان لەسەر بداتن بەڵام اعتیدا ئەجنسیەکە لەبەر ئەوەی ینی هەردوو لە عسکەری نین بەبێ ینی دادگا مەدەنیەکان حکم دەکرێن و بەڵام عقوباتی مەرجعیەتی خۆیان وەزارەتی داخلیەیە یان حەشدی شعبیە کە بەپێی یاسای ژمارە ینی لە 2016ەوە کەوەکو قتاعێکی عسکەری حیسێب کراوە ئەمن نازانم ئایا ئەوانە بەرپرسیارەتیان چییە ینی بەڕاستی چووکە لێکۆڵینەوەکان ئیسپات دەکاتن ئەو شتە و محکمەی مەوزوعیش ئەو شتە یەکلا دەکاتەوە بەڵام ئەگەر بێت و عنسوڕێکی عسکەری تێدا هەبیتن ئەوە دواتر جیهەت عسکەریەکە خۆی تحقیقێکی ئیداری لەسەر ئەو شتەی دەکاتەوە ئەگەر کەم و کورتی هەبیتن دەکرێت بریارەکی دەستەکان تۆ ئێجانەوەی پارێزەر ئەوانەی ڤیددیۆی نشیا و بڵاو دەکەنەوە لە سوسیال میدیا ئەوانە سزاکەیان چۆن دەبێت جارێکتر گویان لێبێتنەوەوانێ ویشیان کردو طبعا ئەوانەی کە ڤیددیۆی نەشیا بڵاو دەکەنەوە جا چ ڤیددیۆی سێکسی بێ یان ڤیددیۆی غیرە سێکسی بێ تەشهیر بێ بڵاوکردنەوەی ترس و دڵە ڕاوکێ بێ ئەوە یاسایکی تر لەسەریان جێبەجێ دەبێت پێی دەگوترێ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کردن ئەوجا ئەوە لە جۆرە سزایەکان لە حدێکە دەچێتە خانەی دەسەڵاتی و اختصاصی محکمەی جونحەوە بۆ هەیە محکمەی جون حتاوەکو بۆ نمونە حەدی عەلایەکەی تا عادەتەن 5 ساڵ بۆ هەیە سزای هەر کەسێک بدا بە جۆرەی ئاساری ئەو زیانی کە لەو بڵاوکردنەوەیە دەکەوێتەوە بۆ نمە تۆ لە ئەسنای زیانی دەرونی زیانی دەرونیە زیانی جەستەیە کەسێک دەکوژرێ فیتنەیەک دروست دەبێ ئەوە هەڵسەنگانەکەی دەکەوێتە سەر دادوەری لێکۆڵینەوە و ئەو ڕووداوی ئەو بە دیاریکراوی و ئەو مادەشی کە دەدرێتە پاڵ تاوانەکە ئەدی ئەمە نابێتە هاندانی زیادبوونی تاوان لە ناو کۆمەلگا ئەوانە ئەو ڤیددیوانە بڵاو دەکەنەوە جوێن بە خەڵک دەدەن و نادامسی زۆرە تەسەورەکەم ئێستاکە ئەگەر لێکۆڵینەوەیکی ورد بکەی یان بەحسێک بکەی لە زۆربەی کەیسەکانە نەک هەر تاوان حتا جیابوون و ژن و مرد حتا زۆر بابەتی تر ئەگەر زۆر لێ بکوتە بچیتە بنج و بنەوانەی ئەبینی کاریگەری فەیسبوک کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەری بڵاوکردنەوەی ڤیددیۆیە قسەیەک لێدوانێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەری هەبووە لەسەر ئەنجامدانی تاوانێک یاخود جیابوونەوەی دەستان خۆش زۆر سپاس هەمووانە دەکەن کە بەشدارن لەو کەیسە یارمەتی و ئافرەت بدەن زۆر سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ ئێوە شەوشە